بینەران بیسەرانی خۆشەویست ئەم کاتە و گشت کاتێکتان شاد و بەختەوەر خۆشەویستان واجارێکیش لە بەرنامەکەتان بەرنامەی سایکۆ بە یەک دەگەینەوە هیواداری نەڵقەی ئەم جارەمان جێگەی ڕەزامەندی هەموو لایەک بێت خۆشەویستان نەڵقەی ئەم جارە تەرخانەکەین بۆ دەرەنجامی تاقیکردنەوەکانی 12 قۆناغی 12 با بڵێن 6 ئامادەیی جاران ڕاستی ژمارەیەکی زۆر دایک و باوک پەیوەندی کردووە ئەڵێ مناڵەکەم 93 هێناوە ناڕازیە 93 یعنی بزانە لێرا باسی دەرەجاکەین ئایا بەختەوەری مرۆڤ سەرکەوتنی لە ژیان پەیوەستە بە نمرەی تاقیکردنەوەکان ئایا دەکرێت ئێمەیەکە 100 هێناوە بڵین سەرکەوتووە و پیرۆزە بەڵامێکی 80 هێناوە بڵین سەرکەوتوو نییە و پیرۆز نییە نامەکانی کەی خوێنینەوەی مێڵەکان ئەوەی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان هەمی ئاماژە بۆواکەن کامە هەڵەیەکی زانستی گەورەیە بە قسە لەسەر تاقیکردنەوەکان بکەین بەڕێزان کە یەکێنەوەتی هێناوە و تەعزەیەکی لە ماڵەوە داناوە و خێزانەکەی غەمبار کردووە و دایکی عەسەبیە و باوکی تووڕێیە و مناڵەکە ئەگیریا و نان ناخوا نەوەت ئەزانن یعنی چی بەپێوەر یعنی امتیاز یعنی نایاب یعنی چی خەڵک لە نەوەت ناڕازیە بەڕێزان نەوەت هێنێ یعنی چی هەشتاوەشتیە ناوە ناڕازیە نەوە یەکیە ناوە ناڕازیە بۆ بەڕێزان یەکەم شت ئەمانە پیان نەڵێن نمرەی تاقیکردنەوە ئەمە زیرەکی نییە من ناڵێم ئەوانەی دەرەجەی بەرز سەتی هێناوە زیرەک نییە بەڵام هەمویان زیرەک نین هەرچیە سەبیێنێ مەرج نییە زیرەک بێسا بۆتان ڕوونەکەینەوە هەرچیە هەفتای هێنا مەرج نییە زیرەک نەبێ لەبەر چی لەبەرەی خوێندکارێ سەتی هێناوە لە 5 مادەیە لەوانەیە عەرەبی و کوردیەکەی لێ دەرکردو با بە عەرەبی و کوردی شەوە بێ بەڕێزان 7 مادەیە 7 مادەکە 7 کتێبە یعنی یەکی 100 لە 100 هێنێ فیزیا ئێمانەیە بێ وەکو نیوتن وا بێڵان نیوتنی ساڵ لە سەنایەنێ ئەگەر یەکی 100 هێنێ لە ئینگلیزیە بێ لە شکسپیر زیرەکتر بێ دەفەرموو ژمارەیەکی زۆر 100 هێناوە لە ئینگلیزیە دەوەرە تەلەبەیەکی دوی کولەی تربیە کولەی ئادابیش ناڵم کۆلێجی زمانیش ناڵم دوی بەشی ئینگلیزی وەرە قسەی لەگەڵا بکە ئەگەر ئەمەی سەی لە ئینگلیزی هێناوە توانی نیو سەعات بە ئینگلیزی دایەلۆگ بکە من هیچ نازانم کەواتە بەڕێزان با ئێمە ڕاستە پێمان خۆشە مناڵەکانمان نمرەی بەرز بێنێ با هەندێک مامۆستا پرۆپاگەندە بۆ خۆی نەکە مامۆسای خصوصیە دەرسی بە 300 تەلەبە و تۆ 4 تەلەبەی سەی هێناوە ئەی بۆ 298ەکەی تری 295ەکەی تری باز ناکەی مامۆسای بەڕێز ئەمانە خۆیان زیرەک بوون تۆش دەرسی پێ نەوت تا هەر زیرەک بوو نمرەیە هێنا هەزاران مناڵی شێ دەرەجەی زۆری هێنا و مامۆسای خصوصیشی نەبووە کەواتە ئەمە بابەتێکی تە بەڕێزان کەواتە ئێمەی دایک و باوک ئێمەی مامۆستا ئەبێ جیاوازی بکەین لە نێوان زیرەکی زەکا لە بینی دەستکەوت یعنی تەحسیل ئەمەی 100 هێنا و 99 هێنا و 70 هێنا و 60 هێناوە واتە دەرەجەی تەحسیلە کتێبێکی خوێنوەتەوە لەم کتێبەیە دەرخی کردووە مامۆسای خصوصی هەبووە شەو ڕۆژ خۆی هیلا کردووە هەرچیە بێ 90 هێنا و 100 هێنا و 70 هێنا و 60 هێناوە بەڵام ناتوانین بڵێن ئەوەی 99 هێنا زیرەکترە لەوەی 90 هێناوە هیچ کەسێک ناتوانێت ئەگەر شتی وا بڵین هەڵەی زانستیە لەبەر چی لەبەرەوەی تەحسیل تۆ کتێبێکە ئەی خوێنیتەوە نمرەی تیاهێنی لەوانەیە زۆر قوتابی خوێندکارمان هەیە زۆری زیرەکترە لەو کەسەی 99 هێناوە بەڵام یەکەم مامۆسای خصوصی نەبوو دووەم لە قەزا و ناحیەکانە ئێمە دەیان جاروتومانە ئەمە ناحەقیەکی گەورەیە لە قوتابی و خوێندکاری قەزا و ناحیەکانەکرێت لە ناحەیەکە ئاخر ئەو مامۆستایە کە چێ لەوانەیە لە هەفتەیەکە 3 ڕۆژ دەرس بڵێتەوە 4 ڕۆژ دەرس بڵێتەوە وەکو پێویست نییە بەڵام تازە لە کۆلێجی پەروەردە تەخەڕوجی کردووە ئەچێ لەوێ دەرسەڵێتەوە خیبرەی نییە شارەزایی نیە وە قانونەکەیە بەڵام دوای 10 ساڵ قیبرە پێیاکە شارەزایی پێیاکە یەتەوە ناوشار کەواتە ئێستا جیاوازی هەیە لە بینی دەرەوەی شار و ناوشار لەبەرەوەی ناوشار مامۆسای باشتری تایە هۆیەکانی فێرکردنی زیاتر تایە زیاتر مامۆسای خصوصی تایە تەلەبە زیاتر هانەدرێ بارودۆخەکەی لەبارترە ئەمە یەکێکە لە هۆکارەکە زۆر قوتابیمان هەیە زۆر خوێندکارمان هەیە زیرەکە بەڕێزان بەڵام بۆ نمرەی بەرز نایەنێ ئیشەکات مناڵی هەژارە وەکو پێویست پێداویستەکانی بۆ دابین ناکرێت لەوانەیە 4-5 خوشکوبرا لە ژوورێکە بخەون هەندی عایلەی تر لەخوا بەزیابی امکانیەتی هەیە ژووری تایبەتی بۆ داناوە ماڵەکەی بۆ بەجێڵن هەندێک جار بۆی گیزەی مێشولەیەکی ژنێ
ئەوی دایکی لەولا هاوارەکە باوکی لەولا هاوارەکە و دوو مناڵ لەولاوە زیقێنێ و ماڵیان لە شوێنێکی قەرەباڵغایە و مناڵەکەس فەقیرە لە ژوورێکە سایەکە کەواتە ئەمەش یەکێکە لە هۆکارەکان کە نەتوانێت نمرەی بەرز بێنن لە کاتێکە زیرەکە ئێمە بە چیا بە یەکێگەڵین زیرەک ئەبێت تۆ تێستی زیرەکی بۆ بکەی ئایکوەکەی اختیباری زەکای پێڵەن ئێمە ئەمانەی مەکتەب یەکێک اختیباری زەکامان بۆ نەکردە بەڕێزان من خۆم زۆر جار لە لوجنەیە بووم لەوەی ئەزمەڕی بەهرەداران کەسانێک هاتۆ 900 هەبووە بەقەی 90ەکە زیرەک نەبوون بەقەی 92ەکە زیرەک نەبوو کە اختیباری ئایکوی بۆکەن کەواتە لێرەدا با ئێمەی دایک و باوک با ئێمەی مامۆستا هەڵ نەخەڵەتێن بەوەی مناڵەکەمان سەتی هێنا ئیتر لە ژیان بەختەوەرە بێ ئێمە تەمەنا ئەکەین بەختەوەر بێ ئینشاءڵڵا با ئەگەر مناڵەکەمان هەفتای هێنا نەترسین نەڵێن بەختەوەر نابێن نەڵێن زیرەک نییە کە لە تۆڕە کۆمەڵایەتەکان بەداخەوە ئێستا شتی وا سەیسەی بڵاوەگرێت تۆر مامۆستایی و 4 تەلەبەی هێنا و هەر مەکتەبە و دەین هێنا و دیعاە بۆ خۆیانەکە پرۆپاگەندە بۆ خۆیانەکەن کامە هەڵەیە زۆر جارەوەی لە حکومیەکان نمرێ لە ئەهلیەکان نایە بەڵام لەوانەیە ڕێژەکەی زیاتر بێ بڵێ بەڵام لەبەر ئەوە نییە ئەوانەی لە ئەهلیەکانن زیرەکترن ئەوە لەبەر ئەوە نییە کە مامۆستایەک تەلەبەیەک خوێندکارێک قوتابیەک مامۆسای خصوصی هەبووە مانای ئەوە نییە زیرەکترە لەوەی مامۆسای خصوصی نەبوو نەخێر زۆر جار تەلەبەکە خۆی زیرەکە بەس دایک و باوکێ ترسێن تەلەبەکە ئەترسێ ئەڵێ با مامۆسایکی بۆ بگرێن بە دڵنیایە و مامۆسایشی نەبووە لەوانەیە و نمرەی هەر هێرە بەڵام مامۆسایکی خصوصی بۆ یەکێ بێنە زیرەک نەبێ هەموو دنیا هەستێ نایگەێنێتە پلەیەکی بەرز ئەمە هۆکارێکی تر هۆکارێکی تر بەڕێزان ئێمە ڕاستە ئەوە هەیە ئەو پەیوەندیە دۆزراوەتەوە یعنی پەیوەندی هەیە لە نێوان زیرەکی و دەستکەوت تەحسیل نمرەی امتحان پێڵەن تەحسیل زیرەکی نییە واتە بەڵام 0.99 نییە یعنی عیلاقەکە عیلاقەیەکی تەردیبێ یعنی ڕاستەوانە بێ چەند نمرەی بەرز بۆ ئەوە زیرەکی بەرزە چەند زیرەکی بەرز بوو نمرەی بەرزە بێتەوە نەخێر 0.7 ینی لە 100 نییە کۆمەڵێ هۆکاری تر هەیە پەیوەندیان بە خوێندنەوە هەیە پەیوەندیان بە زیرەکیەوە هەیە ئەبێ ئێمە ئاگامان لێبێ من ئەمە بۆ باسەکەم بەڕێزان ئەوەی کە 50 هێناوە خەفەت نەخوا کە 50 هێناو دایک و باوکی وڵات تەمەڵە 50 هێناوە نەخێر حتا ئەگەر دەریش نەچوو بێت چلی هێنابێ هەر زیرەکە ئەزانن بە ڕێزان زانایەکێ ناوی گاردنەرە من لە کتێبێکا بە ناوی زیرەکی باسم کردووە چی عەرەبیە زانێ بچێتە سەرچاوە عەرەبیەکان ئینگلیزی بە هەمان شێوە بە کوردی تۆزێکەم ترمان هەیە بڕواتان هەبێ بە ڕێزان هەتا ئێستا ئەم زانایە گاردنەر ئەوەی ئیسپات کردووە 9 جۆر زیرەکی هەیە 9 جۆر زیرەکی لەوانەیە مناڵەکەی تۆ هەفتای هێناوە لە بواری زیرەکی منطقی و ڕیاضی منطقی ڕیاضی ئەم جۆرە زیرەکیە بە پلەی یەکەم مەسئولە لە دەرەجە لەوانەیەکی سەی هێناوە نەوەتی هێناوە ئەم جۆرە زیرەکەی زۆرە بەڵام با بڵین هەزارە هەمینە یەکەم نییە بەڵام بڕواتان هەبێ ئەوەی کە هەزارە هەمینە بیخەرە بواری هونەرەوە یەکەمە بێ پێش 900 کە ئێستا یەکەمە بۆ لەبەرەوەی زیرەکی هونەری هەیە لەوانەیە بیخەیتە پەروەدەی وەرزشەوە یەکێکی وەکو میسی بێ خۆ میسێ وەرە امتحانی پێ 1000 ساڵ امتحانی کە 6 نایانێ بەڵام بزانە لە بواری وەرزشا چکە زیرەکی جەستەیی جوڵەی هەیە لە وڵاتانیان چیەکەن هەر لە 3 متەوەسەوە هەر لە ابتیدایی وە لە باخچەی ساوایانەوە بزانن هەر مناڵێ زیرەکی جەستەیی جوڵەی هەبوو ئەمەندە توانای هەبوو ئەیخەنە بواری وەرزشەوە ئەو کاتە یەکێکی وەکو میسی و نازام ڕۆناڵدۆ و ئەموو ئەوانە دەرەچێت کە 1000 ئوستازی جامیعە بە منیشەوە بە تۆشەوە گەر ئوستازی جامیعی 1000 دکتۆر کە دکتۆرای هەیە لە طب و باشترین جەڕاحە بەقەی ڕیاضیانە وەرناگرێ بە دەشیان کەواتە بەختەوەری مرۆڤ با دڵمان خۆش نەبێ خۆمان هەڵخەڵەتیانین تەنیا پەیوەند نییە بە نمرەی امتحانەوە نمرەی تاقیکردنەوە ئێستا ئەمەندە باسیێمانەیان کردو زۆر خێزان هێڵێ ئەڵی ماڵی ماڵی تعزەیە کوڕەکەی 90 هێناوە ماڵی ئاوا بێ 90 یعنی ئیمتیاز نایاب لەوە زیاتر لە 90 بۆ 99 ئیمتیازە بۆ 100 80 بۆ 89 جيد جدا یعنی زۆر باشە 80 هێناوە ڕێ کورە هەر هیچ نییە هیچی نێناوە نەکبەتە 80 هێناوە کەچی زۆر باشە باشە بۆ تێبینیانەمە بێ تابان کاتی خۆی من 4 ساڵ پێش ئێستا 5 ساڵ پێش ئێستا حتا 3-4 جار لەگەڵ وەزیر پێشوو
بڕوا بێ لەسەر حسابی خۆم 4 جار چوومەتەوە وەزارەتی پەروەردە لەگەڵ 2 پرۆفیسۆری تر کە بواری پێوانە هەڵسەنگاندنە وتومانە ئیمتیحاناتەکان بگەڕێنەوە بۆ جاران هیچ نەبێت لە 100 تا 40 کاکە نیوەی بگەڕێنەوە بۆ اختیباری مەقالی وتاری آخر یعنی چی تەلەبێ 100 لە 100 هەیە جاران 103 تیا بوو 3 دەرەجەشیان هەیە آخر چی هەیە لە عالەمیشا لە فیزیایە عەبقەری بێ و لە ئاینشتاین زیرەکتر بێ لە کیمیایە لە فیزیایە لای خۆشمان بەم بایکۆت و بەم کۆڕۆنایەوە کەواتە ئەو 100 خۆمان هەڵ نەخەڵەتێنین بەڕێزان ئەو 100 مانای ئەوە نێمە مبدیع و داهێنەرە ئەمە بەهرەمەندە لەوانەیە بەهرەمەندیشان تایە بەڵێ بەڵام هەموو دەرەجەکان نا مەسای خصوصی با بزانی بارودۆخەکە بزانی شار و لادێ فەڕقەکەین سقە هەندێک کەسێ بەڕێزان زۆر زیرەکە بەش شەرمنە ئەترسێت لە ئیمتیحان هەموو گیانیە لەرزێ بڕوای بەخۆی نییە ناتوانێت زیرەکەکەی بخاتە سەر وەرەقا ناتوانێت دەرەجەی بەرز بێنێ هیواشێ مجازەفە ئەکات و تۆزێک چۆنەڵەی مصڕە لەسەر شتەکە شتێکی نەزانێت بۆ خەتێکی لێە خۆی ئێستا ئیمتیحانات چی لاتە بەڕێزان ئێوە زۆربەی دایک و باوک ئەگەر بگەڕێنەوە بۆ کاتی تاقیکردنەوەکانی خۆمان بۆ 10 ساڵ پێش ئێستا پێشتر لە زمانی ئێمە واللهی ئەوەندەمانە نووسی دەستمان هیلاک بوو یعنی و سیستمە غەڵەت بوو ئێستا بەس 50 خەت لێ چک 50 خەت ئەکێم نەسیری تەلەبەیەک هی 12 ساڵی بە 50 خەت دەبێت ئەوە بوو ئێمە گلەیمان هەبوو کە هەتا ئێستا شەمانە و چەند کۆبوونەوەمان کە بڕیاریان هیچ نەبێت لە سات چلی بکەن بە مەقالی چکە بەڕێزان زۆر توانای عەقلی هەیە ئللا لە ڕێگەی نووسینەوە دەرەکەوێت نەک چکێکی لێبەی کە اختیباری ئەمەی پێڵێن هەڵبژاردن چۆیس ئەمە هەڵەیەک بۆ وەزارەتی پەروەردە تێکەوە کە هەمووی کرد بە هەڵبژاردن کاکە گیان تۆ کورتە وەڵامە هەیە زۆر پێیان ئاخر جوگرافیە چۆن ئەم هاستن ئەبەشی ئەدەبی چۆن ئەیکەی بە چک خەریتە چۆن بکات ئەم مێژووە چۆن هەمووی ڕقامە هەمووی ژمارەیە اینجا لێدەیە لە هەڵبژاردنە لە بیرتان نەچێ یەکێک لە خەلەلەکان ئەوەیە چۆنەڵی تەخمین یعنی ئەوەی هەلوور بلووری بۆ بکەیەوە دەورە بینێ بە اختیباری مەقالی چەقەیە کە نەیزانێ لێرەیە ناسینەوەیە توانای عەقلی ناسینەوەمان بۆ قیاسەکە تعەڕف قیاسی استرجاع گەڕانەوەمان بۆ ناکات کۆمەڵی توانای عەقلی هەیە بەڕێزان تۆ یەکێ چۆن بتوانێت گوزارت لە خۆیکە من یەکێ بێ بە مامۆستا یەکێ بێ بە محامی یەکێ بێ بە متەرجم یەکێ بێ بە ئەندازیار ئێمە پێویستی بە لوغە و قسەکردن و تعبیرکردن هەیە لە خودی خۆی اختیباری مەقالی نەبێ قیاسی ئەم توانایە ناکە بەڕێزان من چۆن بزانم ئەم خوێندکارەکە یێتە زانکۆ توانای ڕێخستنی زانیاریەکانی هەیە توانای تعبیرکردن و گزارشکردنی هەیە ئەمە هەنە ئیلا اختیباری مەقالەکەیت بۆیە ئەمە وەکو تێبینێکی بۆ وەزارەتی پەروەردە تکایە چۆن وعدتان نا ئێمە 3-4 کۆبوونەوە زیاتریش دانیشتین هەمووی ڕێککەوتی نازان بۆ نەیان کرد بۆ پەشی مابوونە بۆ ئەم ساڵ وا بواە ئەو کاتێک چی هەیە 100 لە 100 بێنێ بەڕێزان یعنی ئێستا لە فیزیا وەڵی دوی فیزیا بەقەدەر ئەوە ئازانێک ئێستا 100 لە 100 هێنا وەرە با تاقییان کرد دەفەرموو دوی فیزیا کە 80 هێنا بێ لەوانەیە دوی بایۆلۆجی لە کۆلێجی پەروەردەدانێ ناچینە کۆلێجە بەرزەکانی کە بە 75ەوە وەرگیراوە بەقەدەر ئەوەی کە 100 لە زیندەوەرزانیەوە زانێ چ تۆ لەو عیلمەیان نەیهێناوە بەڕێزان با خۆمان هەڵ نەخەڵەتێنین پیرۆزیان بێەوە نمری بەرزیان هێناوە با بەس پۆز بەسەر وەکو ئەڵێن با لوت بەرز نەبن بەداخەوە ئێمە زۆر جار خۆشماوامان لێ کردووە سەرۆکی ئەنجومەنی وەزیران سەرۆکی هەرێم وەزیری پەروەردە پەیوەندی بە زیەکەمەکانەکە ئەی بۆ پیرۆزبایی لە هەمویان ناکەی بەڕێزەکەم یعنی چی ئەمە بەڕێزان یعنی چی یعنی ئێمە قوتابی و خوێندکارەکانمان ئەوانەی دەڕاق بن ئەوانەی بەس مامۆسای خصوصی هەبێ ئەوانەی ئیمکانەتی مادی هەبێ دەوڵەمەند هەبێت کەواتەوانە بەلامانە مهمە گاردنەر بەڕێزان وتمان 9 جۆر زیرەکی باس کردووە هەموو مناڵێکی کورد بە وڵاتانی دنیا هەر هەمومان یەکەمین بڕواتان هەبێ ئێمە بوو مناڵەکانمان هەل ێسا تووشی نەکسەکەین بە ئیمتیحانێکی 6 ئیعدادیە ئەم تعزێباریە و ئەم خەمۆچیە بخەیت جاران کەسانێکە بوو لە نەکبەتی خێزانەکەی خۆیە ئەچوو خۆیە کوشت نازام نمرەم نەهێناوە ئای بەختەوەری بە نمرەی بەرزەوەیە نەخێر بەڕێزان بابن چێ لە بواری دەروونزانێ شارەزا لە بوارە با بڕات وارە زانایەکەی ناوی گۆڵمانە بەڕێزان گۆڵمان طبعا داهێنەری زیرەکی عاتفیە یعنی هەر کەسێ کاتی خۆی لە بیل کلینتۆنیان پرسیار کردبوو چ کتێبێک بەلاتەوە زۆر گرنگ و مهمە وتی زیرەکی عاتفی زەکای عاتفی گۆڵمان
جایانگو بل کلینتۆن ئەو جۆرە زیرەکەی هەبووە بەڕێزان ئەم گۆڵمانە هاو وتی بزانم ئەوانەی نمرەی زۆر بەرزێنن ئایا نمرە بەرزەکە زیرەکیەکەیان کە زیرەکی ئەکادیمی ئەوەی لە مەکتەب بوو کاڵین زۆر زیرەکە و بلیمەتە ئایا ئەمە ئەبێتە مای بەختەوەری ئەگەر یەکی زۆر زیرەک نەبێ و نمرەی بەرز نەبێت ئایا وەکو ئەوان بەختەوەر نین هات چی کرد بەڕێزان زانکۆی زۆر یەکێ لەوانە زانکۆی هارفاردە یەکێکی تر ئەوەی ستان لیهۆلکە هینەکەی تیادانا با بڵێن ئەساسەکەی تیادانا و ئەوەی ستانفۆرد کۆمەڵێ زانکۆی کە بڵێن ئەها لە قیممەیە لە ئەمریکا ئەوانەی کە لەوێت تەخەڕوجەکەن یابن بە سەرۆکی ئەمریکا یابن بە وەزیری خارجی یابن بە عولەما ئەوانەی جایزەی نۆبڵێنن هەمووی لەوانە بوون بەڕێزان یعنی نمرەی بەر شەوانە ستاندەری تایبەت خۆیان هەیە زانکۆی هارفارد هەموو کەسێ وەرناگرێت زانکۆی ستانفۆرد هەموو کەسێ وەرناگرێت چۆن ئۆکسفۆرد لە بەریتانی هەموو کەسێ وەرناگرێت بە ئەنواع تەجروبەیە ڕوا وەنی عەبقەری نەبن بە حەقت ناگەنەوێ یعنی نمرەی بەرزی دەورە بینن باشە هات متابعەی کردن بەڕێزان ئەمانەی نمرەی زۆر بەرزیان هێنا و مبدیع و داهێنەرن لەم زانکۆیانن ئەوانەی نمرەی کەمیان هێنا و کە ئێستا خەفەتبارن 70 و 60 و نازانم چی لە زانکۆکانی ترن بەسیتن یا مەعهەدن یا زانکۆشی تەواو نەکردووە هات متابعەی کردن لە 4 ساڵی زانکۆ ئەوانەی 5 ساڵ بوون ئەوانەی 6 کولەی تۆپ متابعەی کردن دوای هەندێکیان ماستەریان هێنا دوای هەندێکیان دکتۆرایان هێنا دوای هەندێکیان جایزەی نۆبڵیشان هێنا ئەم زانە متابعەی کردن و سجلەکان هێنان ئەزانیشی دەرکەوت لە کۆتاییە بەڕێزان سەیری کرد ئەوانەی لەو زانکۆ پێشکەوتوانن ئەوانەی کە بە بلیمەتەکان ناونراون بە عەبقەریەکان ناونراون زۆربەیان کێشەی خێزانیان هەبوو ژنیان تەلاقاوە زۆربەیان کێشەی دەرونیان هەبوو نەخۆشی و گرفتی دەرونیان هەبوو زۆربیان لە ژیانە بەختەوەر دەبوون هەتا دوایی بگرە بەراوردیان کرد بەوانەی نمرەی بەزیان هێناوە زۆر نزم عەفوو ئەوانەی نمرەی نزمیان هێنابوو زۆربیان بەختەوەرتر بوون لەوان لەبەر چی لەبەرەوەی وتی بەختەوەری لە ژیانە تەنیا پەیوەست نییە بە زیرەکی ئەکادیمی نمرەی بەرز بەڵکو ئەبێ لەگەڵیش یا زیرەکی عاتفی هەبێ یعنی مێشکی لەگەڵ دڵ ئێستا ئەو خوێندکارانەی سەتیان هێنا و نۆیان هێنا و پیرۆزیان بێت ئەگەر تایان نەبێ لایەنی عاتفیەکەشیان زیرەکی عاتفیان هەبێ ئەمانە لە ژیان زۆر سەرکەوتو بەختەوەرە بن لە هەردوو وەکۆڵی لە دنیا و قیامەت بۆچی چونکە بەڕێزانەگەر یەکیان نمرەی بەرز بێنێ زەکای ئەکادیمیەکەی هەبێ زیرەکی ئەکادیمی و منطقی و حسابی و ئەمانە لە هەمان کاتە زیرەکی عاتفی هەبێ یعنی چی زیرەکی عاتفی یعنی کۆنتڕۆڵی هەڵچوونەکانی خۆی بکات خاڵە بەهێز و لاوازەکانی خۆی بزانێ لە خۆی تێبگات کە ئەزمەیەکە بێ قەیرانێکە بێ کۆنتڕۆڵی خۆی بکا و هەرەز نەهێنێ لە بەرامبەرەکەی تێبگە بتوانێ بزانێ بەرامبەرەکەی خاڵی بەهێز و لاوازی چییە چۆن بیرەکاتەوە چی ئەمە پەیوەندی بە زیرەکی عاتفیەوە من لە حەڵقەیەکە بە دوور و درێژی باسم کرد هەر کەسێ زانیاریە بگەڕێتەوە کتێبێک بە ناوی زیرەکی دامناوە یەک فەسڵی تایە بە ناوی زیرەکی عاتفی ئەگەر ئەوانەی سەتیان هێناوە و پیرۆزیان بێ و ئەمەشیان لەگەڵایەوە لە ئێستاوە ئێمە بە 5 پەنجەبۆی مۆرەکەین بەختەوەرە بێ لە دنیا و قیامەت بەڵام ئێمە کێشەکەمان لەوایە کەسانێکی هەر خۆیان ناوەتەوەکو چۆنەڵی ڕۆبۆت هەر خەریکی خوێندنن کەسانی گۆشەگیرن کەسانی دوورە پەرێزن بڕوایان بە خۆیان نییە بە گومانن تێکەڵ بە کەسانی تر نابن ڕاڕان خوا نەخواستە دڵیان پیسە چی ڕەزیلن نازانتی ئەمانە ئەبێ هەل لە ئێستاوە کە سوکاریان تەشخیصیان بکەن و ئیش لەسەر لایەنی عاتفیەکان بکەن ئیش لەسەر لایەنی کۆمەڵایەتیەکان بکەن بەڕێزان یەکێ عەبقەریش بێ بلیمەتیش بێ ئەگەر بێت و توانای نەبێ خۆی بگونجێنێ لەگەڵ چواردەورەکەیە گۆشەگیر و دوورە پەرێز بێ بە چاوی کەم سەیری خۆی بکە بڕوای بە خۆی نەبێ وەکو فیشەکە شێتە بە عاسمانە هەڵچەوێن فیعالکە خاڵە بەهێز و لاوازەکانی خۆی نەزانێ ئەمە ئەبێ لێستاوە بگەینە ئەو قەناعەتە بێت دایک و باوکیشی لەسەرکەن ئەمانە مەرج نییە نمرەکەیان سەتی هێناوە هاوکاری بێ زۆر کەسمان هەیە بەڕێزان هەفتای هێناوە بەڵام لە ژیان بەختەوەرە هەشمانە ئەسڵا هەن نەخوێنەوارە ئەلفوبێی نەخوێنوە بەڵام لە ژیانی خێزانیە بەختەوەرە هەشمانە لەوانەیە وەکو ئێمە دکتۆرای هەبێ ماستەری هەبێ ئیعدادی هەبێ بەکالۆرۆسی هەبێ خاوەن بڕواناوی بەرز بێ بەڵام لە ژیانە بەختەوەر نییە ئێمە بەدوای با مناڵەکانمان ئامادە بکەین پەروەردەیان بکەین بۆ ئەوەی لە ژیان بەختەوەر بن نەک نمرەی بەرز و شەهادەی زۆریان هەبێ پێمان خۆشە نمرەیان بەرز بێ پێمان خۆشە شەهادەی بەرز بێنن پێمان خۆشە بلیمەت بن بەڵام ئەبێ لەگەڵیشیان جانبەکەی تری هەمال نەکەین لایەنی کەسێتیەکەی بەڕێزان تۆ یەکی عالم و عەبقەریش بێ بەس گۆشەگیر و دوورە پەرێز بێ چی سوادەی لێکە لایەنی کۆمەڵایەتیەوە
زوو هەڵچێت و ئینفعالکە و تووڕە بێ بێویژدان بێ ئەمانەتی نەبێ عەدالەتی نەبێ ئەبێ ئاگامان لەمانە بێ بەڕێزان زۆر کەسەیە لەو شادەی بەرزیەنە بەڵام ویژدانی نووسووە بەختەوەر نابێ بەڕێزان خۆیە کوژێت لەگەڵ خێزانیە بەردەوام لە کێشە و ململانەیە ناتوانێت مناڵەکانی تەفاهمی لەگەڵا بکە ناتوانێت پەروەردەیان بکە اینجا ئێمە لە وڵاتێکە ژین بە ڕێزان شەهادە و با یەکجار وا نەکەین لە مناڵەکانمان بەس دوای ژمارە و کەون و دوای شەهادە بکەون و دوای کولێ بەرزکەون دیاترەوەی بەداخەوە لای ئێمە باوە ئەگەر کۆلێجی یعنی با بڵێن کۆمەڵی پزیشکی تەواو نەکە یا کۆلێجی یاسا تەواو نەکە یا کۆلێجی ئەندازیاری تەواو نەکە مانای وایە تەواو فاشی لە ژیانە بۆتان بژمێرین هەزارەهان مامۆسای جامعە لە کولەی تەربیە سەرکەوتوترە لە هەندێک ئەوانەی کە باسمان کرد بەختەوەری بەڕێزان بە کۆلێجی بەرزەوە نییە بەختەوەری لە ناو ئینسانە هەموو کۆلێجەکان بەرزن بە نیسبەت ئێمەوە هەمووی عیلمە بەڕێزان زیندەوەرزانی کشت و کاڵ ئیدارە اقتصاد کۆلێجی پەروەردە فیزیا کیمیا ڕاضیات بیرکاری جیۆلۆجی وەرزش ئەمانە ئەکادمی هونەر جوانەکان بۆ ئێمە مناڵەکانمان بترسێنین و بڵێن وا لە کولی زەراع وەرگیراوە ئێ بێ واللهی جارێ باوەنە تەواوکەین پەیوەندەکانی جۆرەگرین کەواتە بەڕێزان هەموو کۆلێجەکان ئەزانن ئێستاوەی ئایتی هەبێ لە دکتۆرێ زیاتری دەسەکە بێ پرۆگرامێ بۆ دانێ دیزاینێ بۆکە لە هەموو شوێنە پێویستیان پێێتی ئەزانیەوەی بزنسەوانە ئیشەکە لە زۆر بوارە لە مهندیس و دکتۆر سەرکەوتوترە بەڕێزان یعنی نەجاحەت زیاترین لە ژیانەوەی پارەی دەسەکەوێ ئەوانەی لە بواری دەروونزانیا لە بواری ئایتیە لە بواری پەروەردەی تایبەتە ئەزانن لە وڵاتانی پێشکەوتو ئەوەی لە بواری پەروەردەی تایبەتە ئیشەکە و ڕاهێنان بە مناڵی خاوەن پێداویستی تایبەتەکە و لەگەڵ ئۆتیزم و نازانچی ئەزانی لە زۆر جار لە ئەندازیات پارەی زیاترە بەڕێزان لەو یابانە شتێکەیە کە ئێمە پێڵێن کەناس بەڕێزان لەوێ پێڵێن ئەندازیاری پاک و خاوێنی دەبا عیبرەت و پند لەوان وەرگین بە ئەو عەقڵیەتە بگۆڕین هەر کولێی تۆ بوو ێ باشە هەزاران دکتۆر هەیە بەڕێزان لەم کوردستانە چەند دکتۆرێک بە دوو با دەسەژمێرێن کە ناویان هەیە هەندێک دکتۆر هەیە لەوانەیە پارەی عەیادەکەشی دەرنەچێت لەگەڵ ڕێزما بووی بۆ ئەوانە دایک و باوکیان ناچاریان کردو من ناڵم دکتۆری سەرکەوتومانێ مهندسی سەرکەوتومانێ محامی سەرکەوتومانێ بەڵام هەمویان نا من خەڵکە ناسم تەلەبەکە خۆی حەزی لە بەشێک بۆ لە کۆلێجێ بووە لەبەرەوەی نمرەی بەرزیە ناو نمرەی بەرزیش چی خۆشەت نییە مە زیرەک بێ بەڕێزان نمرەی بەرزیە ناو لە کتێبەکە دەرخی کردو و چک وای لێ کردووە بەڵام حەزی لە کۆلێجی پزیشکی نەبووە بە زۆر دایک و باوکی ئەمە ژێکێکە لە کێشەکان زۆر جار دایک و باوک حەز و ئارەزۆکانی خۆیان فەرزەکەن لە کاتی خۆی بۆیان نەهاتۆتە دی ئەیانێ لە مناڵەکانیە بیهێن نەدی ئەمە کارەساتە من حەزم لە کۆلێجی پزیشکی بۆ نەمتوانیوە بێم یەم مناڵەکەم ناچارەکەم چێتە و کۆلێجی پزیشکیە ئەبێ بە دکتۆرێکی فاشل کە خۆی حەزی لێنێ بەڕێزان من خۆم ئێستا دەرزیە چم بۆ فەحسی خوێن ئاواکەن نیو سعات چاوم نوقێنم خۆمی جەڕەبایەم ئەترسم لە خوێن عیب نییە ئەمە هی واشەیە وەکو قەساب لەگەڵ ڕێزما بۆ قەساب ناوسکی هەڵە درێ وای لێکە وای لێکاڵی تەعامل لەگەڵ بەرداکە ئەمە شخصیەتی وایە خوا بۆ ئەو دروستی کردووە خوا هەمومانی دروست نەکردو بین بە دکتۆر خوا هەمومانی دروست نەکردو بین بە ئەندازیار بەڕێزە هەر یەکەوە بێ مەجالی خۆی بدۆزێتەوە ئێمە باز دەخل لە مناڵەکانمان نەکەین کاکە هەشتای هێناوە با بچێت کۆلێجی پەروەردە با بچێتە کۆلێجی زانست با بچێتە کۆلێجی کارگێڕی و ئابری لەوەیە سەرکەوتو بەدەسێنێ بە بڕوای من وەرزشەوانێکی سەرکەوتوو بێ یا هونەرمەندێکی سەرکەوتوو بێ یا با بڵێن لە بواری کارگێڕیە کارگێڕێکی سەرکەوتوو بێ سەد ئەوەندەی دکتۆرێکی فاشل ئەندازیارێکی فاشل قانونیەکی فاشل کە بە زۆر بینێری یعنی حەزی لەوێ نەبێ ئێمە زۆر جار دایک و باوکەکانیشمان بەڕاستی کێشیان بۆ دەسەکەن هەر لە مناڵی زۆر جار ئێمە ژوەکو مامۆستاکان کەم تەرخەمین بەڕێزان هەر لە ئیبتیداییە فەقیرە لە پۆل 1 و 2 ئیبتیداییە بۆیە نووسێت دە لە دە ئافرین دکتۆری دوا ڕۆژ ئافرین مهندسی دا ڕۆژ زایمە تووشی گرەی دەرونیەکەی یعنی چی هەموو عالم بێ بە دکتۆر ئەی چێ نەخۆش بێ یعنی چی هەموو عالم بێ بە مهندس ئەی چێ ئیشکە ئەمە نییە لەی وڵاتێکی دنیا وانە بەڕێزان لای ئێمە ئەوە عەقڵیەتەکەیە یعنی ئەگەر کۆلێجی پزیشکی نێنا و نازەمەندازیاری نێنا ئیتر کۆلێجەکانی تر خراپە هەمووی عیلمە وەڵام مامۆسایەکی سەرکەوتوو بێ ئێستا ماشەڵڵاوانەی مامۆسای خصوصین من لە چەند سەد چاوەیەکی خۆیان هەن لە وەزای پەروەردەن ئەگو بەقەی دوو دکتۆریان دەسەکەی خوا ڕزقیان بات چەنگە من لەگەڵ مامۆسای خصوصیان نیم عاجز نەبن ناکرێت تۆ لە دەرگای ماڵان بیت و بچی تەلەبەتە لە مەکتەبەکە بچی لە ماڵەکەی دەرسی پێ بڵێ بەڕاستی زۆر جارەوەی کە کێشەی دروست کردو لە بەهای مامۆسای هێناوەتە خوارەوە ئێستا هەندێک کەس بە چاوێکی سەیری مامۆسا بکەن ئەوەیە کە ئێمە چین لە دەرگای ماڵانێن دەرس و خصوصیەڵێنەوە
کە منەوە عبقەریم ئەوەش خەتای تەبەن حکوومەتیشی تایە مەعاشێکی وا پێویستی نەیە و بە مامەسا بەتوانایە کە لە مەکتەبەکە مرتاح بێ یەکەم تۆم ئاوا ئەم موچەی ئاوا بیتێ مامۆسا ناچارە بڕۆ من لەوێشە پشگیریەکەم ڕاستی حەقا کەیمکە بەڵام تۆ وەرە پارێکی باشی بەرێ کە وەکو ئەندام پەرلەمانەکانە یەیتێ کامیان هیلاکە بن لەگەڵ ڕێز مامۆندان پەرلەمان کە وەزیرەکانیان نەیتێ کە نازانچیەکانیان نێتێ دەوەرە ئەوەی بەرێ بزانە چێ بۆ ماڵات بزانە ئەو توانایی هەیە نایە بە هەموو مناڵەکان بە فەقیر و دەوڵەمەنگەوە ئێستا چێ بۆ ماڵان امکانەتی نەبێت چیەکە وڵی دایکە هاتۆتە لامان دوێنێ ئەڵێ سیارم فرۆشتووە یامە بە مامۆسای خصوصی هەر حەومادەکە نازام چەنگە مامۆسان بۆ گرتووە اینجا هەفتای هێناوە ئی باشە بوو ئەمە والێ بکەین بۆ مناڵەکانمانێ بکەین هەمووی داوای مامۆسای خصوصی بکەین ئەرێ زمانی ئێمە کۆ مامۆسای خصوصی هەبوو ئەو هەموو دکتۆرە کۆنە ئەو هەموو مهندسە کۆن نەمان ئەو هەموو حاکم وینانە هیچی مامۆسای خصوصی نەبوو بەڕێزان ئێستا ئێمە علم و تربیەتەکەشمان تێگاوە بەڕێزان ئەبێ ئیش لەسەر ئەمانە بکرێ با ئێمە بۆ هەڵ نەخەڵەتین کوڕەکەمان نمرەی بەرزیێنە من دڵنیاتانەکەمەوە هەر هەموومان خوای گەورە وەڵی ئۆتیزم مناڵ هەیە عەبقەریە لە بوارێکە هەیە ئۆتیزمە بینیتانە لە یوتیوبوانە تاریخی بڕۆهی 1000 ساڵ پێش پێ بڵێ زانێت چێ خۆ ئەو بەهرەی یاوەتی دەوەرە لەو بوارەیە سەرکەوتوی بە هەیە لە بواری مۆسیقایە ئاخر ئەگەر مۆسیقازانێکی باش دەرچێ و خزمەتی بکەین بەقی 1000 مهندسی دکتۆر بەرهەمی نابێت بەڕێزان مۆزارتێکی لێ دەرەچێ ئەگەر لە بواری هونەرە نەک عادل ئیمام کامەی ئەڵێ هونەرمەندی زۆر پێشکەوتووە لەو باشی لێ دەرەچێ ئێمەش هەمانە بەڕێزان بەڵام لەوانەیە ئێمە وا تێگەیشتون بە چاوی نزم سەیری ئەوان ناکەین بە پلە دوو سێ و چوار ئەمە یەکێکە لە کێشەکانی ئێمە بەڕێزان بۆیە من داواکارم لە دایک و باوکەکان بە هیچ شێوەیە خەفەت نەخۆن ئەگەر مناڵەکان هەفتای هێناوە ئەگەر 60 هێناوە ئەگەر 50 هێناوە کەسانێکی بەڕێزان بە 59ەوە بە 60ەوە بە 55ەوە بە 65ەوە چۆتە ئەگەر ئیمکانیەتی هەبێت لە جاتی مامۆسای خصوصیەکە ئەوەی تێچێت ئەچێتە زانکۆیەکی ئەهلی یا بە پەڕێ دەخوێنێ ئەمە ئەتوانێت تعویزەوە بکاتەوە بەڕێزان شوێنێ بۆ خۆی بگرێ بەس حەزی لێ بێ زەختی لێ مەکەن بەڵام حەزی بە تەنیا نیە بە ئیمکانیەتەکەی هەبێ هەمووی حەزەکا بێ بە دکتۆر کاکەوە نابێ هەمووی حەزەکا بێ بە مهندس هەمووی حەزەکا بێ بە محامی ئەی کۆلێجەکانیتە ئەی هەمووی لە دنیامە نەعیلم نین بەڕێزان زانست نین بۆیە ئەبێ ئێمە ئیش لەسەرەوە بکەین بەڕێزان مناڵمان هەمووی بەهرەمەندن هەمووی بلیمەتن هەر یەکە و لە بوارێکا بێ بوارەکەی بدۆزینەوە نابێ ئێمە کە نمرەی کەمی هێناوە دوای ئەوە لە بیرتان نەچێ مەسەلەن لەوانەیە کوڕەکەی تۆ کچەکەی تۆ حەزی لە کۆلێجی پزیشکی بووە مافی خۆیەتی وە تواناکانیشی هەیە بەڵامی تر بارودۆخەکە وا بووە 90 هێناوە 85 هێناوە ئێدەبا بچێتە کۆلێجی زانست بەشی زیندەوەرزانی ئەزانن ئەگەر بچێتە کۆلێجی زانست بەشی زیندەوەرزانی مادام زیرەکە و حەزەکەی لێ یەکەمی بەشەکە بێت جێیشدەن بێنێ ڕێک نەقڵە بێت بۆ کۆلێجی پزیشکی کەواتە لێرەیە دەرفەتی تریش ماوە با ئێمە بێهیوان نەبین بەڕێزان زۆر جار لە کوردەوار لێ خوا دەرگا داخات دەی ترەکاتەوانێ ژیان بەو شێوە سیرکەن بەڕێزان یاخود بۆ نمونە حەزی لە حقوقە ئەچێتە یەکێ لە کۆلێجەکانی تر نزمە لەوێ یەکەم بێچێتە کۆلێجی یاسا جاران علمنووسیجە چۆ ئەوێ ئێستا نازام کۆمەڵناسی و هەندێک بەشیان داناوە ئەو دەروونزانەکان لانە با لەوێ وەرگیرە بەڕێزان لەوانەیە مەسەن لە مەحەدێکی طبی وەرەگیرە من خەڵکە ناسم بەدەیان کەسیش هەموو ساڵێ لە مەحەدی بڵێن پەیمانگای پزیشکی وەرگیراوە لە پۆلی یەکات جێیجدەن یا یەکەم بۆ ڕێک نەقڵیانکەوە بۆ کۆلێجی پزیشکی بەڕێزان لە پەیمانگای تەکنیکی وەرگیراوە یەکەم بۆ چۆتە کۆلێجی ئەندازیاری ئێمە ئەم مەجالانەمان هەموو هەیە بەڕێزان حتا بابێت و کام کۆلێجەی تۆ بە نزمێ زانی کەشتی وانێ لە عیلما هەمووی کۆلێج وەکو یەکوایە کە ناڕازی یا کوڕەکە و ناڕازیە بەغەڵەتیان گەیانوە با لەو کۆلێجە بڕوە با ئەو 4 ساڵە خۆی هیلاکە ماندوو بێ 65 کەمتر نهێنێ چونکە لە 65 بە دواوە لە 6 بەرەو ژوورە هەبێ ئەتوانی تۆ ماجستێر بخوێنی ئێدەبا مناڵەکانتان دەرفەتی نەبوو بچێتە کۆلێجی پزیشکی کۆلێجی با بڵێن ئەندازیاری کۆلێجی یاسا و ڕامیاری کە ئەو واڵێ دەوەرە با بچێتە کۆلێجی پەروەردەیە کۆلێجی کارژێڕیە ئادابە زمانە هەموو کۆلێجەکانی تر ئەوانەی پۆلیتەکنیکە دەبا لەوێ بێ با هەوڵ بە هەر چۆنێ جواب باتۆ هەفتە هێنێ من تاکیدم یەکەمی ژەبێ ئێ لە 6 کەمتری نەبێ ئەتوانێ ماستەر بخوێنێ بەڕێزەکەم ئەتوانێت دکتۆرا بخوێنێ ئەبێ بە ئوستازی جامیعە فەرقی چێ وەکو پزیشکێک وایە دکتۆرێک وایە کەواتە بەڕێزان با ئێمە مناڵەکانمان لەسەر ئەم هەموو چۆیس و بەدیلانە ڕابێنین با هەر ئەوە نەبێ ئەگەر ئێستا لە کۆلێجی پزیشکی وەرنەگیرایتە دنیا ئاخرە بێ بەڕێزان ئەگەر لە کۆلێجی ئەندازیاری وەرنەگیرا دنیا ئاخرە بێ
فڵان پەیوەندیە کاڵە کشەکەمنەوە یەکیە ناوە هەر ئەگیریات خوا دوو قسەی بۆ بکە بۆ باوکێ ئەڵێ وڵی لە ماڵی ئێمە مەسەرە هەشتاونەوەی هێناوە کوڕەکەمان تەعزێب وەگو تەعزێبێ بۆ یعنی چیە ئێمە وتمان نمرە قیاز نییە بۆ بەختەوەری ئینسان بەڕێزانمە چاک بزانن چەند هەزار کەس هەیە کۆلێژی بەرزی تەواو کرد و بەختەوەر نەبوو چەند ملیۆنان کەسێ هەر نەشی خوێن دایک و باوکمان باسەیەکەن لە دایک و باوکی خۆمان لە خوشک و براکانمانەوە لە دراوسەکانمانەوە هەیە نەشی خوێنەوە بەختەوەرترین کەسە لە ژیانە بەڕێزان ئێمە با مناڵەکانمان دووبارەیە یەکەمەوە بۆ بەختەوەری لە ژیان بەختەوەر بن نەک شەهادەی بەرزی بە دوای یەکا بە سەر دیوار و نازان ماڵەکەتان ڕیسکە بەڵام بەختەوەر نییە سووتانی دەرونی هەیە بڕوای بەخۆی نییە لەگەڵ ژنەکە ناتوانێت تەفاهم کە کێشەی لەگەڵ دایک و باوکی هەیە ئالوودە بۆ بە مادەی مخەدیرەوان نیە خەریکی نێرگە لە کێشانە شیشە بەکارهێنانە چی خەریکی نازانم ئەنتەرنێت و پەبجی و ئێبا ئەوە هەزار شەهادەی هەبێ بەختەوەر نابێ لە ژیانە بەڕێزان کەواتەش زۆر ماوە بەڵامی مەجالیش بۆ پەیوەندیەکان ئەتوان لێستا وەریگرن کەواتە بەڕێزان من لە پێشەوەی پەیوەندیەکان وەگن داواکارم بەڕێزان لە وەزارەتی پەروەردە چۆن ئێمە دانیشتین و وعدیان ناوڕێک کەوتین و کۆنووسا کە هیچ نەبێت لە 140 پرسیارەکان بکەنەوە بە گوتاری بەڕێزان بیرتان نەچێ هەندێک کەسێ لە مەقالیە زیرەکە یعنی لە قسەکردنە توانایە هەیە نییە هەر نازانی قسە بکە بەڕێزان والله 5 دقیقە ناتوانێت قسە بکە بەڵام چک لێ سەیە بۆ هێنێ ئەوەش ئەو بەدبەختەش ئەم هەموو توانای قسەکردن و لێزانی و کۆمەڵایەتی و تعبیرکردن و تەنظیمکردنی معلومات و هەموو ئەمانەی هەیە ئەبێ هەفتای بۆ دەرچێت لەبەرەوەی پرسیارەکان هەمووی هەڵبژاردنن لە چ وڵاتێکی دنیا بەڕێزان بەم شێوەیە ئێمە کێشەمان هەیە لە سوالەکانیشە ئەیتر من هیوادارم لێرە بە جەنابی وەزیر ئەڵێ من وعد پەیمانی ئەوایەم بە مدیری تربیەی هەموو پەیوەندەکان خۆبەخش خولیان بۆ بکەن چ من دکتۆرەکەم لە پێوانەوە ساگەنا قیاس و تەقویم تیان نەگەێنین هەندێک مامۆستا هەیە قیاس و تەقویمی نەخوێنەوە پرسیار دائەنێ بەڕێزان پرسیار چۆن دائەنرێ پرسیاری وتاری چۆن دائەنرێ پرسیاری زارەکی چۆن دائەنرێ پرسیاری پراکتیکی عملی چۆن دائەنرێ پرسیاری مەوزوعی بابەتی کە هەڵبژاردنە و ڕاست و هەڵەیە و بەیەکگەیاندنە مەچینەوانە چۆن دائەنرێ ئەبێ بەدیلەکان چۆن بێ هەندێک کێشە دروست بوو بە حقیقت بەڕێزان من یەکێ لەوانە دایک و باوک پەیوەندیان کرد لەگەڵ جەنابی وەزیرا قسەم کرد وتم کاک دکتۆر مامۆستا گیان ئەو پرسیارە نابێ وابێ دایک و باوکەکان حەقیانە تۆڵەی ئەی عیلاقەی با بڵێن بە تۆی پیاوە هەیە سی عیلاقەی بە هێلکەدانی ئافرەتەوە هەیە پرسیار لە پرسیارەکان دی پەیوەندی بە ئەی و بیەوە هەیە ئاخر چۆن لە کۆنتڕۆڵ داتان ناوە سی ڕاستە لەگەڵ دی ڕاستە ئەیە بێ ئەیش ڕاست بێت نابێت لە پرسیارێکە 5 وەڵامە سیانی ڕاست بێ پرسیار یەک وەڵامی ڕاستە یاخود هەر هەمووی ڕاستە یا هەر هەمووی هەڵەیە ئەگەر ئەیوبی ڕاستە ئەوە بێت دی ڕاست بێ ئەگەر با بڵێن سی ڕاستە نابێت دی ڕاست بێ یا بێ ئەیش لەگەڵ ینی کۆمەڵی کێشە هەیە بەڕێزان ئەمە زۆر بە ئاسانی ئەتوانێت کۆنتڕۆڵ بکرێت بەڕێزان بەس ئەوانەی پرسیارەکان دانێن بڵێن کاکە پرسیار ئاوا داندێ مقارنەیەک کرێت با بڵێن بەپێی پێوەرەکانی قیاس و تەقویم بێ مەعایری تایبەت خۆی هەیە هەیە بەڕێزان دوایە پرسیار ئەبێ معاملی سعوبە و سئولی بۆ بدۆزیتەوە ینی چەند قورسە و چەند سووکە ئەبێ هەندێک پرسیاری تابێ ئەوەنگە قورس بێ بە زیرەکەکان بیزانن هەندێک پرسیاری تابێ ئەوەنگە سووک بێ هەر هەمیان بیزان بۆی تەلەبەکانی کە مستەوایان نزمە ئەی فڕوقی فەردیە بێ بدۆزیتەوە هەند زۆربەی پرسیارەکانی زۆرینەی خەڵک بیزانن بەرحاڵ با پەیوەندیەکان وەرگرین بەڵێ چەمان لەگەڵا سۆما خان فەرموو سۆما خان ئەم کاتەوە باش خوشکی من خوا بەس دەنگی بەرزکەرەوە فەرموو سۆما خان خوشکی بەڵێ ئەم ساڵ لە پۆلی 6 بووم باشە 12 چەندە هێنا بەڵێ وەڵایی لە 2061 هێنا یەکەم والیدەکەی منە ئێستا خۆشم نەکرد ئێستا لەو حەو ئیمتیحانە هەمووی داوە یا هەندێکی ماوە بەڵێ 5 ماوە لە 2061 هێناوە ئیشاءالله ئەمانی تر هەفتا بێنە
65 بەرەو ژوور بێ لە زۆربەی کۆلێجەکان وەرەگیری کچێ من ئیشاڵا ماستێر و دکتۆراش تەواوەکەی فەرق نابێ لەگەلی چەکایسا لە کۆلێجی پزیشکی کچێ من هیچ خەفەت مەخۆ و قەناعەتی پێی هەبێ هەیە 50 هێنێ چێتە مەحەد بڕاو بێت مەحەدی طبی تەواوەکە ماشەڵڵا توانێ مختبەریش دانێ و چی بکە و چی بکە بێهیوان بە کچی من تازە 61 بۆ دەوە ئیتر من نازانم ئایا لەگەڵ دایک و باوکە ڕێگەکەوی بۆ تەحسین معدل هەیە ئەوە ئەەکەی یاخود ئەتەوێم ساڵ تەواو بێ بەس هەوڵ بە ئەو دوو دەرسەی ماوتە لە 89 تا بیێنی شەڵاشی هێنی کێشە نییە وڵای زۆر تووشی خەمۆکی بوومە نازانم پاڵێکی بخێنمە بۆ کچی من بۆ خەمۆکیە و گرێ ئایا داعش ئیعدامت دەکا ئایا خوا نەخواسە تووشی دەردێ بووی دەرمانە نییە بۆچی خەمۆکیە و گرێ کچی من سعاتێکە ئای باسی چی بووە کە مەڵێم بەختەوەری مرۆڤ بەوە نییە ئەگەر نمرەی بەرزێنا بەختەوەر بیشەڵڵا هەمویان بەختەوەرە بن بەزیتەوە دی ڕاستاتەکان من باسی ئەو توێژینەوە دەنجامی گۆڵمان و سەدان زانای وایە کردویانە مەرج نییە باوکە گیان لەوانەیە تۆ لەو بوارەیە ئێستا هەندێشت بە دڵن نییە بەس لەوانەیە بە خێری تۆ تەواوێکچی من هیچ خەفەت مەخۆ بە خەفەت خواردن دەرەجەکە و زیابێکچی من بە خەفەت خواردن نمرەی بەرزەیەنی لەو دوو دەرسەیتر بەعکسەوە خراپترە بێ هەم سەر و دڵی خۆ دەگی لەبەرەوە نەخەفەت خۆ نە هیچ و ئیتر قسمەتەکە وا بووە فەرموون کۆلێجی پەروەردەم تەواگورە بەشی دەروونزانی چ عیبی هەیە بە ڕێزەکەم چ عیبی هەیە هیچ کێشە نییە باوکە لەبەرەوە بخوێنە و ئیشاءالله من خۆم ئەسڵەن خریجی سەناع بووم دوای امتحانی خارجیە دەبیمە تۆ گەرەوە بە دڵ نەبوو توانی امتحانی خارجیەکی تر بێ ئەتوانی شەهادەی تر وەرگی من خەڵکە ناسم تەلەبەی خۆم بۆ عیلمەسی تەواو کردو قانونی تەواو کردو ئیعلامیشی تەواو کردو سێ شەهادەیە ناو کچی من توانەکانی مرۆڤ زۆرە بەڵام بوارەکەی خۆ بدۆزەرەوە نۆ جۆر زیرەکیە من دڵنیام بوارەکەی خۆ بدۆزەرەوە توانەکانی خۆ بزانە خاڵە بەهێز و لاوەزەکانی خۆ بزانە بەخوا لە بوارەکەی خۆ تا یەکەمەبی باشە کچی من کاک بەهجەتیش باوەرگرین کاک بەهجەت عەلەیکوم ئەسسەلام سەر چاوم والله مامۆستا پێ خۆشحاڵ مەڵەکەم پەیوەندی بۆ وارەکەی تۆنیە زۆر پێ خۆشحاڵم زۆر سپاس من زیاتر نەسیحەتە جوانەکانت زۆر سپاس یاخواتەمە درێژ و ئاخر خێر بیشەڵڵا زۆر سپاس پێ خۆشحاڵم بەس بزان جۆن لە دەنگت بێ ئیشەڵڵا مەمنونم کاک بەهجەت جان زۆر سپاسی هەست و شەڕ بۆتە جوانانت زۆر سپاس قوربانی تۆ بم کاک بەهجەت جان زۆر سپاس مەمنونم زۆر سپاس ئەجمەعین هەر هەمومان ئیشەڵڵا زۆر سپاس با پەیوەندێکی جۆگین دوای کاکە بەهجەت چێمان لەگەڵا عەفوو کاک ئومێد جان فەرموو دکتۆر گیان فەرموو کاک ئومێد جان وڵاتە لەبەیەکمان هەیە لە پۆلی شەشی زانستی و بەڕێزگیان بەڵێ بەڵێ بۆ پەیوەندی کرد فەرموو چاک دکتۆر کەریمەوە بەڵێ فەرموو چەنگی هێنا کاک ئومێدە و تەلەبەی شەشتان کاک دکتۆر گیان وەڵی 87 ناوە تۆ بێتاقەتە بەرا گیان 87 یعنی زۆر باش باشە بۆ بێتاقەتە چیەوێ وەڵی خۆی بەتەمای نمرەی زیاتر بوو حەزی لە کۆلێژە تۆبیەکان بوو ئەزانی من حەزم لە چیە حەزماگوێ لە ڕێنمایی نەسەحەتەکانی کاک ئومێد جان کاک ئومێد جا حەز جیایە ئێستا من حەزمە کرد ڕئیسی هەموو عالەم بوومایە خۆ بە حەز نابێ بە قوربان هەمووی حەزەکە هەر هەمووی چەند ئەوە حەزم لە بەشە تۆبیەکانەوە ئەزانم کاکە ئومێد جان گیان هەرەوەی کردووە بەنسی کاک ئومێد واللهی ئەگەر بڵێم لە 100 نازام 40,000 50,000 هەر هەمووی حەزی لە کۆلێجی پزیشکی بووە ئێستا با پێ و بڵێم نازام چەند 10,000 کە زیاترنەوە 900یان هێناوە باشە کۆلێجە پزیشکەکان لە کێ وەرەگیرن ئەمە تەسیری کردوتە سەر خوێندن من بەو پەڕی مەسئولیەتەوە لەم کاکە من خەڵک هاتووە ئەڵێ مناڵەکەم لە کۆلێجی پزیسکیە 120 کەس لە قاعەیەکان ئێمە چی فێرە بێت چۆن پزیشکێکی سەرکەوتو 100 مامۆسا بە میکرۆفۆنیش دەنگی نایەنگاتێ بەڕێزان ئەمە لەسەر حسابی سەحەتی من و تۆیە لەسەر حسابی چارەنووسی مناڵەکانمانە چۆن 120 کەس لە قاعەیەکا بێ بە دکتۆرێکی باش آخر خۆ ئەمەش خەلەلەکەیە خۆ نابێ ئێمە هەر زەخت بکەین لە جامیعەکانیش آخر جامیعەکانیش توانای ئەوەیان نییە ناتوانن ئەم هەموو خەڵکە وەرگن ئەم هەمووە ئەمەنگە پزیشکمان نییە ئەمەنگە قاع مختبەرمان نییە ئەمەنگە نەخۆشخانەمان نیە ئەوەش لەو لاشە و بەڵایەکترن نەک زۆر و بۆر بێ ئەمەش یەکتر لە کێشەکان بە قوربان کاکە حوتی هەیە مشاری جناب زۆر تاثیریەوەی کاگومێت جان کاگومێت لە جیاتی من کاکە ئەو تەلەبەی شەشتان لە جیاتی من ناوچەوانی ماچکە بڵێ عەمری درێژ بێشتا حوتی هێناوە والله زۆر باشەیە ئیشاڵڵا لە کۆلێجێ وەرەگیرەی لەوێ زیاتر خۆ ماندوو کە بڕۆ ماستەر بخوێنە دکتۆرا بخوێنە چۆرە کۆلێجی زانست بەشی زیندەوەرزانی یەکەم بێ لەوێ چێتە کۆلێجی پزیشکی دەواازەکان زۆرە
بە خەم و خەفەت هیچ مشکلە حەل نابێت دەرەجەکەی زیان نابێت ئەوە تەواو ئەو هێناوە ئێخۆ هەر ئەو زیرەک نییە کاکەس خەڵکی ترمان هەیە زۆر زیرەکە ناکرێ وا هەیە بێ هەر من یەکەم بم بۆ ئەی خەڵکی تریشێ تۆ لە بوارێکا زیرەکیتە لەبەرەوە سەلامی لێ بکە بڵێ خەفەت مەخۆ نمرەیەکی باشێ ناو دەستی خۆش بێ و تەمەند درێژ بێ بە ئاخر پەیوەندی وەرگین شەمان لەگەڵا سلام علیکم فەرموو خاتون جان جان کاپشتیان لەگەڵا سەر چاو خوشی بەڕێزم فەرموو وڵای کاکە جان من دەرەجەکەم حەوت و نییە هەفتا و حەوت و نیو بەڵێ باشە حەزم بە کۆلێجی پزیشکی زیرکەیە حەزت لە کۆلێجی چۆ بوو پزیشکیە جا ئەم هەموو دکتۆرە والله بڵم چی ئێوە هەفتا حەوت و نی وەرناگیرە قوربان 100 هەیە و 99 هەیە وەڵام 99کە یعنی من تەسەورەکەم لە 98 لە کۆلێجی پزیشکی وەرنەگیرە بەو نمرانی ئەعلان کرا و خەڵک باسێکە من نازانم باشە هەفتا حەوتەکە گەر خاتون هیچ نەبێ بیتە کۆلێجەکەی من ببی بە مامۆستا لە بواری ڕاضیاتە لە بواری یا کۆمپیوتەرە یا لە بواری ئینگلیزیا لە بوارێکە چ عیبی هەیە خوشکی من ئێمە مامۆستاین چی کێشەمانێ ئەم هەموو یعنی ئەو دکتۆرانەی تۆڵێ ئەها مامۆستاکان پەروەردەیان کردووە یعنی بۆ تۆ بە چاوی سوک سەیری کۆلێجی پەروەردەکەی بۆ نمونە کۆلێجی کارگێڕی چ عیبی هەیە کۆلێجی زمان چ عیبی هەیە کۆلێجی ئاداب چ کێشەیە کۆلێجی کشتتوکاڵ چی هەیە والله بچۆرە کۆلێجی کشتتوکاڵ ئەگەر حەزت لێبێ ئەتوانی دەواجنێ دابنەی ئەتوانی وەکو خۆزگار ئەو جوتیارە نمونەیە بچوایە کۆلێجی هەندەسا وڵا بووە هین عفو کۆلێجی کشتتوکاڵ والله لەوێ بەوک لە تەریف مامۆساکان و دەستی بوو تاچکەم بە عملیەکەی زۆر ئەزانێ مامۆساکان بە نەزەریەکەی زۆر باشن خوشکی بەڕێزم بەختەوە بەڕای تۆ بۆچی پڕیکەمەوە باشە ئەنجاوە بە ئێستا من لە کۆتاییەکەیان بۆچی پڕیکەیتەوە ئەوەی شەڵا ڕۆژێ من دوای بەرنامەکە پەیوەندیم پێ بکەم عید بۆ دانێم وەرە بۆ تەسەلسولەکەین ئەو کۆلێجە ئەم بەشەی حەز لێتێ بۆی نەکەویتە غەڵەتەوە سبەینە لە شوێنێ وەرگیری بڵێ حەزم لێ نییە دەرەجەکەشە دەفەوتێ ئەبێت تەنازولکەی ناتوانانی بەرز بیتەوە ئەبێ پێی حەزەکانە بە پێی تواناکانە من پێم باشە ئاخر شت بۆ تۆ بۆ هەمووانە ئەو خوێندکارانەی ئێستا لە 12 یا 6 عدادیان سەردانی زانکۆکان بکەن هەندێکە لە شاری خۆی سەیری قسمەکان بکەم چۆرە کۆلێجی زانست 6 بەشیە حوتی هەیە کۆلێجی پەروەردە 8 بەشیە بڕۆ سەیری دەرسەکانیان کە لە پۆلی یەکا چیە خوێن لە پۆلی 2 3 4 چکە زۆربەی هەر نازانێت چ بەشێ بنووسێ نازانێت مادەکانی چییە بڕۆ ئەو مادانی ئەی خوێنم زانە حەزت لێتی تۆ لە ئەعدادی و متەوەسط یا سەرکەوتوبی ئەو قسمانە هەڵبژێرە نە قسمی هەڵە برژێری ئەڵێ حەزم لەوێ دوایی ئەچی سەیرەکەی بابەتی وایتیایە هەر سەری لێ دەرناچێڵی خۆم تەنازولەکەم اینجا وەرە خۆ نەقڵکەی ساڵی تەجیرکە لەمجا ئەوەی کێشە بۆ دروستەی باوکە جان بچۆ بۆ ئەوێ من دڵنیام هەفتا حەوت زۆر باشە نمرەیەکی باشە خۆی فعلەن باشیشە باشە باوکە جان کاتمان نەماوە ئاڵێن بەڕزان ماوەی بەرنامەکەمان لێردا کۆتایی هات تا هەڵقەی داهات و تا بەرنامەیەکی تر خودای گەورە پشتیوانی هەموو لاگی خواتان لەگەڵ